الحمد لله رمضان بازار ما خوش تبید یه چای با 7 ساله جایی که خوشه لپار چیتر پار گلک گرم با سال جایی که خوشه آرام تر خواستم پشت تراویح آرام خلق استالیت که تو چای وقت خود چا سپلاش خوشتر چادی شوی خوی رمضان الحمد لله رمضان که گلک خوشه گلک خوش ریوت سیتن ام وقتی ایوارا فطار خود کینه و ام قال هندك برادر ريتني لتصا خانه و جيت هو تبع جيت خوش من عندك برادر تخوش ديريني نو حتى تقريبا ساعات ده شوي 11 شوي ئەو بەرهەمی کە لە ماوەی ئەم ساڵەیە ئەو مناڵانە فێر بوون و ئەمانوێت تواناکانیان ئیمڕۆ لێرەیە دەربخەن و کە هەنگاوێکی کە بەرەو قوتابخانە ئەنێن ئەم ئاهەنگیان لەو خۆشی و لەو بۆنەیە بۆ ئەکەین کە بە سیرکەوتی قۆناغێکی یەکەمی خوێندن و پەروەردەیان تێپەڕاندووە. ئەمڕۆ هەستێکی زۆر خۆشم هەیە بەڕاستی کە کچەکەم توانی ئەو ستەیجە زۆر بەو پەڕی فو زانیاریەوە بەو پەڕی کە بتوانم یعنی بڵێن چۆن بڵێ من ئێستا بێخەمم کە ئەچێتە قۆناغی سەرەتاییەوە بەو پەڕی ئامادەییەوە بەو هەموو زانیاری کە وەریگەر ئێستا کچەکەم ئەتوانم بڵێم دڵنیام کە ئامادەیە بەرەو بە قۆناغی سەرەتایی بڕوا زۆر بە دڵنیایی زۆر بەسەرکەوتوی. هاتوون بۆ پارکی خەبەرنیگار ئیفتاری لێرە بکەینەوە هەوایەکی زۆر خۆشی هەیە زۆر فێنکە ئینسان لێرە تەوای هەوڵاتیانی عەزیزمان هاتوونەتە دەرێ هەموو لە دۆری یەکتر خڕ بووینەتەوە ئیفتارێکی خۆشمان لێرە هەبێ ئینشەڵڵا زۆر جاران دێنە ئێرە چون ئێرە پارکێکە کە موختصی خانەوادەیە خانەوادە زۆر دێنە ئێرە ئەو شانەیە کە هەواکەی خۆشە فێنکە و وەڕەزن منداڵەکان هەڵدەستین بە لەگەڵ خانەوادەی دێنە ئێرە بۆ ئیفتاری دوێنە مانگی ڕەمەزاندا بە تایبەت وە ڕۆژەکانی دیکەش حتمما شامی هەڵدەگرین دێنە دەرە یا حتاگە ببێ بۆ ئەسرانەش دێنە ئەو پارکەی زۆر خۆشە ئێرە. ئێرە پارکی خەبەرنیگارە نزیکە بازاڕچەی نور و تەنەکۆڕایە بەخاتەوەی کە ڕەمەزانشەکە بۆ بەرمان کاتونە دەرێ و هەڵەواشی خۆشمان هەیە دەمانگە مەوارکی ڕەمەزاندا. جگایەک شوێنێکی خۆشە ئەمیش بەو مانگە ڕەمەزانێک کە دەژوورێدا مەسەڵەن 7 ساعت 8 ساعت ناتوانین تاقەت بێنین یارە 2 ساعت 3 ساعت زووتر کە دێنە دەرێ و هەم منداڵەکان وەڕزیان بەسەردەچیان بۆ خۆمان و دادەنیشین لە دەوری یەک جەمع دەبین و گفتوگویەکی خۆش دەکەین و پێکەوە ئینشەڵا تا وەختی بەربانگێ.